مباپێ هەڕەش لە پێرێز دەکات و پاریسیش پلان بۆ مانەوەی دادەڕێژێت. فایزە عەماری دایکی کیلیان مباپێی فەڕەنسی هەڕەشە لە فرێنتۆ پێرێزی سەرۆکی ریال مەدرید دەکات بەهۆی ئەوەی کوڕەکەی خسۆتە باردۆخێکی سەختی دەرونیەوە. دایکی یاریزانەکە دەزانێت کوڕەکەی لە دۆخێکی سەختدایە لەبەرەوە هاتە دەنگ و پەیامێکی بۆ فلۆرنتۆ پێرێز ناردووە. تێدا هەڕەشەی لە سەرۆکەکەی ریال مەدرید کردووە کە چیتر فشار نەخاتە سەر کوڕەکەی وازی لێ بهێنێت بۆ ئەوەی بە ئاسوودەیی بیر بکاتەوە و بڕیار لەسەر داهاتووی خۆی بدات تا بە بڕیارێکی هەڵا خەیاڵی دروستکردنی ژیانێکی تۆپی پێ پڕ سەروەری لە داهاتوودا لەناو نەبات. مباپێ لە ئێستادا لە پاریس سان ژێرمان دڵخۆش نییە و بەپێی زۆربەی سەرچاوەکانی ناویانەکە لەگەڵ لوئیس ئینریچی ڕاهێنەری پەیوەندی نێوانیان خراپە. ئەوەش بەهۆی گۆڕینی پێگەی یاریزانەکە لە باڵەکانەوە وەک هێرشبەری سەرڕەم و دابەزینی ئاستی لە چاو وەرزەکانی ڕابردوودا. لایەکی دیکەشەوە بە پرسانی پاریس سان ژێرمان بە سەرکردایەتی ناسر خلێفی دەیانەوێت ئەم جارش بە شێوازێک بێت مباپێ بەمانەوە ڕازی بکەن جە بە پارەی زۆر بێت یاخود بە پلانی جۆرا و جۆر، بەڵام ئەم جارەیان یانەکە دەوێت بە تەواوەتی دەست بەسەر توانەکانی یاریزانەکەدا بگرێت و بۆ ماوەیەکی درێژگرێ بەستەکەی نوێ بکاتەوە نەک تەنیا یەک وەرز. بەڵام ریال مەدریدیش لەناو بابەتەکەیە و لە بچووکترین هەل دەگەڕێت بۆ ئەوەی بیقۆزێتەوە لە سەرەتای مانگی داهاتوودا ئۆفەرێکی پێشکەش بە کیلیان مباپێ دەکات و کەوەش دوایین چانسی چوونی ئەو یاریزانە دەبێت بۆ یانەی شەهانە. بە بۆچوونی تۆ مباپێ بچێتە ریال مەدرید بۆ داهاتووی باشترە لە پاریس سان ژێرمان بمێنێتەوە.